داوا لە پارێزگاری کەرکووکەکەین کاگڕێبوار وەکو برایەک ئەمەمان بۆ چارەسەر کە لە هێزە ئەمنیەکان بسپێرێت، یعنی سیرەکەی دزیکردن لە ناو بازارە خوانە گۆڕن بە بازاری حەسیرەکە بە تایبەتی، یعنی سیرەکەی دێن گیرفانی خەڵکە بڕن، جانتای خەڵکە بڕن، بە تایبەت کاتی مەوسمەکان کە قەڵەباڵغە بێ گیرفانی ئافرەتە بڕن، جانتا بڕن. وەڵڵاهی دوێنێ ئافرەتێک لێرە پارەکەیان بردو بۆ قورعان ناو دوکان ناگریا، یعنی بەزەیت پیا هاتوو بۆ بازاری باوەڕکە بە گریانەوە ڕۆشتەوە. یعنی زۆر حاڵەت لەمانە زۆر ڕووی داوە، چەندان جار خەڵکو شیارەکەم وەڵێم کاکە ئاگاتان لە جانتاکانتان بێ، ئاگاتان لە دزیکردن بێ، لە ڕێی جەنابتانەوە ئەمە بگەێنن بەلایەنی پەیوەندیدار بەشکو چارەسەر بکرێت، چکە مەعاناتی هەموو خەڵکە، ئەمە قوتی خەڵکە، یعنی گیرفان بڕین بەڕاستی دیادێکی زۆر ناشینێ، حکومەت چارەسەری بکاتەکە.